من ناوم شادی حەسەنێکی کەم لە سەفەرشتیاریانی ئەم پێشەنگایە ئەو پێشەنگای مەساڵانە ئەنجامی دەدەین ساڵی هەتا 2 جار بۆ 3 جار ئەنجامی دەدەین ئەم ڕۆژ یەکەم ڕۆژی کردنەوەی پێشەنگاکەمانە پێمان باش بوو کە ئەم ساڵ یەکەم جار لە ڕانیەوە دەست پێ بکەین لە کتێبخانەی گشتی کتێبەکانمان ناونیشان و بابەتی جۆرە و جۆری تێدایە نزیکی 1500 ناونیشانە هەروەها بە زیاتر لە 4000 کتێبە بە دیاریکراوی هەوڵماندەوە زیاتر ئەو کتێبانە بێنین کە کتێبی بەرجەستن چۆن دەڵێ کتێبێکن کە خوێنەر سەرنجی پێ ڕادەکەشە یاخود حەزی بۆ ئەو جۆرە کتێبانە هەیە هەروەها پێک دێ لە کۆمەڵێک بابەت و کتێبی مەنهەجەکان و ناونیشانی توێژینەوەکان و ئەو بابەتانە ئامانجمان لەکردنەوەی ئەم جۆرە پێشەنگیانە جیال لە بابەتی مادی و ئەمانە وەکو چۆن دەڵێ گەڕانەوەی تاکی کوردی بۆ لای کتێب خوێندنەوە ئەوانە بەتایبەت لە ئێستا دەوەروها تاکی کوردی بەتایبەتی زۆر پێویستی بە کۆمەڵێک بابەتی فکری و خوێندنەوەی کتێب و ئەمانەدا هەیە زیاتر وەکو زیندووکردنەوەی بابەتێک و بە کورتترکردنی خوێندنەوە ئەوە زۆر گرنگە بەتایبەت ئەو کتێبانێک کە واقعین و بەرجەستەکەری کۆمەلگای ئێمن هەڵماندەوە زیاتر ئەو ناونیشانە نەبێنین زیاتر لە 1500 ناونیشانی جیاجە هەیە کتێبەکانمان بە زمانی ئینگلیزیمان هەیە عەرەبی هەیە هەروەها بابەتی چیرۆکی پەروەردەی منداڵان و بابەتە فکریەکان و هەروەها بابەتەکانی توێژنەوەی خوێندکاران و کۆمەڵێک بابەتی ڕۆمان و فکری ئەمانەش بەردەستن ئێمە وەکو کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین بە هاوکاری ئێمە تەبعەن ئەو پێشەنگایە کراوەتەوە لەگەڵ دەستگای فام و تەفسیر و ئاستانە و یادگار دیارە بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت لە ڕۆژی دووشەممە ئەمڕۆ سەعات 9 بەیانی پێشەنگاکەمان کردوتەوە تا ماوەی 1 هەفتە بەردەوام دەبێت ناونیشانەکانی ئەم پێشەنگایە لە بابەتی کۆمەڵایەتی زیاتر پەرەی پێدراوە و بابەتی یاسایی بابەتی کارژێڕی بەڕێوەبردن بابەتی مێژووی جوگرافیا و کۆمەڵێک سەرچاوەی باشی تێدایە بەڵێ بابەتی ئاینیش هەر دەستگای تەفسیر بەشدارە لەم پێشەنگا بەڵێ بابەتی ئاینیش بە ڕێژەیەکی بەرچاو